بەردەوامی تەوەری سێمیشمانەیە. تەوەری سێم تایبەتە بە کارتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان. هەربەت کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان یەکێکە لەو سێکتەرانەی کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هەمووان هەیە، پەیوەستە بە ژیانی هەمووانەوە. ئێمە تا چەند توانیمانە گرنگجی بەم کەرتە بین. وەزارەتی کشتتوکاڵ تا چەند توانیوەتی گرنگجی بە کەرتی کشتتوکاڵی بە. ئایا تا چەند توانیمانە بەروبوومی جوتیاران هانی جوتیاران بدرێ بۆی بەروبوومی زیاتر ئێمە پشتی پێبەستین و دواتر ڕەوانەی دەرەوەی هەرێمی بکەین. بە سوپاسەوە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتانە لە هەولێرەوە بەڕێز هیوا عەلی وتەبێژی وەزارەتی کشتتوکاڵی هەرێم لەگەڵایە. کاک هیوا بەیانیت باش، سپاس کاتی خۆت بێمە بەخشی. سڵاو بەیانیتان باش، سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرە خۆشەویستەکانی کورسات و بەرنامەکەتان. زۆر سپاس. کاک هیوا باس سەرەتاوە لەوە دەست پێ بکەین. پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ وڵاتانی دراوسێ بە تایبەت لە ڕووی کشتتوکاڵەوە چۆنە؟ بەڵێ لەو کاتی ئێستا ئێمە لەگەڵ بەڕێستان باسی هەنگاوەکانی وەزارەتی کشتتوکاڵ و پێشخستنی سێکتەری کشتتوکاڵ دەکەین. شاندێکی باڵای وەزارەتی کشتتوکاڵ بە سەرپەرشتی بەڕێز وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ماوەی نزیکەی 10 ڕۆژە لە ئەوروپا بە دیاریکراوی لە ئیسپانیا بوون ماوەی چەند ڕۆژێک بۆ بەشداریکردن لە پێشانگای نێودەوڵەتی کشتتوکاڵی پەرەپێدانی سامانی ئاژەڵی لە هەرێمی مورسیا لە هەرێمی لۆرکا لە ئیسپانیا و بەشداریان کردیە لە چەندین دیدار و کۆبنەوە بە تایبەتی لەگەڵ ژوورە بازرگانیەکان و پەرەپێدانی ئابووری و کشتتوکاڵی نێودەوڵەتی لەگەڵ وەبەرهێنەران و خاوەن پرۆژەکانی ئیسپانیا و چەندین پرۆژەی استراتیژی و کارگەی بەرهەمهێنانی بەرەمە کشتتوکاڵیەکان و بە پیشەسازیکردنیان سەردان کراوە و لێک لەو دەستکەوتانێک کە ئاماژەیەکی باشە بریتە لە ڕەزامەندی دەربڕینی نێوان وڵاتی ئیسپانیا و هەرێمی کوردستان بە سەرپەرشتی وەزارەتی کشتتوکاڵ ئامادەکاری بۆ کۆڕبەندێکی ئابووری لە مانگی چاری ساڵی داهاتوو بۆ بەشداریکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها خاوەن سەرمایەداران و جوتیاران و خاوەن پرۆژەکانی وڵاتی ئیسپانیا بۆی ئاڵوگۆڕی ئەزموون بکەین لە ڕێگەی هەماهنگگیەکانی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیسپانیا کە بە سپاسەوە ئامادەکاری کراوە ڕێکاری باشی بۆ گیراوەتە بەر و چەندین بابەتی ڕێکەوتنی تەکنیکی هاوبەش بۆ سەرنجڕاکێشانی سەرمایه‌گوزاری وڵاتی ئیسپانیا ڕێکخراوە بۆی کەوابێن ڕاستەخۆ سەردانی پرۆژەکانی هەرێمی کوردستان بکەن و سوود لە دەرفەتەکانی وبەرهێنانی زەوی ئاوهەوا و کەشوهای لەبار و دەرفەتەکانی وبەرهێنا وەربگرن. لە هەمان کاتدا ئێستا هەر بەڕێز وەزیر و ستافەکەی وەزارەت لە ئیتاڵیان ماوەی چەند ڕۆژە لە شاری باری لە ڤالیا لەوێندەریش چەندین هەنگاوی زۆر گرنگیان ناوە بە تایبەتی بۆ پێشخستنی بەرهەمهێنانی باغداری بە تایبەت بۆ پرۆژەی باغداری لە بواری زەیتون لە بواری هێنانەکای ئامێرە پێشکەوتوەکانی بە پیشەسازیکردنی بەروبوومەکان و هێنانەکای چەندین تەرزی پێشکەوت و زۆری داری زەیتون بۆی کا بتوانین زۆر باشترین زۆری داری زەیتون و باشترین ڕۆنی زەیتی زەیتون بە پیشەسازیکردنی زەیتون لە ئایندەیەکی نزیکدا بچێتە خۆناغێکی پێشکەوتو و جگەلەوە چەندین پرۆژەی تر بەسەر کراوەتەوە. ئەمە تەنها لەو سەفەری کە بەڕێز وەزیر لە ئەوروپا لە بەتایبەتی لە نێوان ئیسپانیا و ئیتالیا زەختی دەکراتەوە، بەڵام بەگشتی ئێمە لە ماوەی 5 ساڵی ڕابردوو نزیکەی 30 یاداشتنامە و ڕێکەوتنامەی یەکتێگەیشتنمان هەیە لەگەڵ وڵاتانی دەرەوە، لەگەڵ ئەمریکا، لەگەڵ هۆڵندا، لەگەڵ ئیمارات، لەگەڵ ڕێکخراو نێودەوڵەتیەکان، لەگەڵ ژوورە بازرگانی جیهانیەکان، لەگەڵ وەبەرهێنەرانی نێودەوڵەتی، لەگەڵ وەبەرهێنانی ناوخۆیی بە ئامانجی ئەوەی کە سەرمایه‌گوزاری کشتتوکاڵی هەمە چەشنکردنی کشتتوکاڵی و بەهێزکردنی پێگەی ئاسایشی خۆراک و زنجیرەی بەهای خۆراکی لە هەرێمی کوردستان ببینە خۆناغێکی پێشکەوتوو و ئەگەر سەیری نەتایجەکان بکەین دەبینی سەرباری ئەوەیەکەوە قەیرانێکی ئابووری زۆر گەورە هەیە. وەزارەتی کشتتوکاڵ بودجەی پێویستی لەبەردەستدا نەبووە بۆ تەشغیلی ئەو سیاسەتێکە بۆ خۆی دایڕشتووە بەکاری بخە، بەڵام لە هەمان کاتدا نەم ڕێگەمە نەداوە کەم کوڕیەکان بەو جۆرە بن لە ڕێگەی استقلالکردنی دەرفەتەکانی وبەرهێنان و ڕاکێشانی سەرمایه‌گوزاری کشتتوکاڵی لە کەرتی تایبەت بەگشتی هەروەها سوودوەرگرتن لە پاڵپشتە دارایی و تەکنیکی نێودەوڵەتیەکان لە ڕێگەی وڵاتانی بیانی لە ڕێگەی ڕێکخراو نێودەوڵەتیەکان تا ئێستا. بەڵێ کەواتە کاکی وا وەک بەڕێزت ئاماژەت پێکرد ئەم سەردانانە بۆ دەرەوەی هەرێم و عێراق تا چەند کاریگەری لەسەر کەرتی کشتتوکاڵیە بێت بە تایبەت ئێمە گەشتونێتە ئەوەی کە بە بازارکردن بۆ بەرهەمە ناوخۆیەکانی خۆمان بکەین لە ناوخۆ لە دەرەوەی هەرێمیش.
بەڵێ بە تاکید ئێمە سوودێکی زۆرمان بینیە لە پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتانی ئەوروپا، لەگە وڵاتی ئەمریکا، لەگە وڵاتانی کەنداوی عەرەبی، وڵاتانی دەوروبەر. ئەگەر تەنان نمونەیەک وەربگرین بۆ نمونە لە یەکەم ڕێکەوتنی وەزارەتی کشتوکاڵ لەگەڵ وڵاتی هۆڵەندا بووە کە ئێستا لە ڕێگەی لیژنەیەکی تەکنیکی هاوبەشی ڕاوێژکاری دوای چەندین ساڵ پێکەوە کارکردن و سەردانی پێچاوانە بۆ لای یەکتری ئێستا خاوەنی پۆلیسی پەیپەرێکینکەوە ڕوئیای ڕێخستنەوەی زنجیری بەهای خۆراکی لە هەرێمی کوردستان ڕێکدەهاتەوە لە ئەنجومەنی وەزیریان بەم نزیکانەکە دەخێتە بواری جێبەجێکردن کە یەکێکە لەو استراتیژەیەکەوە ئایندەیەکی بەهێز بۆ بەهێزکردنی پێگەی ئاسایشی خۆراک و پێداچوونەوە بە کوالیتی بەرهەمهێنان و هەمەسەشنکردنی بەرهەم تەنان ڕاهێنان و ئاشناکردنی جوتیاران بە تەکنۆلۆژیای پێشکەوتی کشتتوکاڵی لەگەڵ ڕێکخراوی جایکای یابانی ڕێکەوتنێکمان هەیە کە ئێستا ژوورێکیان هەیە لەناو دیوانی وەزارەتی کشتتوکاڵ کە ڕاستەخۆ ڕاهێنان و ڕێنمایی و سنتەرەکانی ڕشادی زراعیان بەکار خستیتەوە و بە کوالیتی پێشکەوتو کار دەکەن لەسەر هێنانەکانی تەرزی پێشکەوتی کشتتوکاڵی یارمەتی سنتەرەکانی کشتتوکاڵی و پرۆسە ئەکادمیەکانی وەزارەتی کشتتوکاڵ دەدەن. ئێمە جگە لەو پرۆسانێکە لەگەڵمان بۆ نمونە خاوەنی میکانیزمێکی پێشکەوتوین بۆ هەر وڵاتێک بەپێی ئەو معایەری کە هەیە بەرهەمی هەرێمی کوردستان بە کوالیتێکی بەرز دەچێتە دەرەوە. ئەگەر سەیری بکەن تەنها لەو ماوەیە کە بەڕێز وەزیری کشتتوکاڵ لە وەزارەتەدایە ئێمە توانیمان هەزاران تۆن پەتاتە بەرهەمی هەنار، بەرهەمی هەنجین، بەرهەمی برنج، تەحین، سماق، بەرهەمی کوارێک و ئێستا چەندین بەرهەمی تر هەمووی ئەوانە بە کوالیتی بەرز دیراسە کراون و بە شێوەیەک هاوکاری زوتیارەکان کراوە ڕاهێنانیان پێکراوەکەوە لەگەڵ ئەو میکانیزمانەی کە وڵاتانی پێشکەوتو و معایریان هەیە لە ڕووی تەندروستی لە ڕووی کوالیتی کە بەکارهێنانی هەیە ئێمە بەرهەمەکانمان بە سەرکەوتوی نردووە. تەنانەت ئەگەر سیرکەن دۆشاوی تەماتی ئێمە لە وڵاتی ئەمریکا پێشوازی کراوە، بەرهەمی پەتاتی ئێمە براندەکانی وەک ماکدۆناڵد KFC وەریگرتیە کە یەکێکە لە براندە عالمیەکانی بەرهەمهێنانی جیبس و فینگەر. ئێستا ئێمە بە شێوەیەک سوودمان لە پەیوەندی نێودەوڵەتیەکان وەرگرتیە کە دەتوانین هەم پرۆژەکانی بە پیشەسازیکردن هەم گونجاندنی بەرهەمی ناوخۆییمان لەگەڵ وڵاتانی پێشکەوتو لە هەمان کاتدا خاڵێک کە زۆر سوودمان لێبینی ئەویش ئەوەیە کە سەرنجی وەبرهێنەرانی وڵاتانی پێشکەوتو و ژوورە بازرگانیەکانمان ڕاکێشاوە بۆی کەوا بێن هەموو ئەو دەرفەتانی کە لە بەردەمی وەبرهێنان و دابینکردنی زەوی و کەمکردنەوەی ڕۆتین و ئاسانکاریەکانە لە یاسا ڕێنمایەکانی وەزارەتی کشتتوکاڵ بۆی کەوا بێن سوود لە کەشوهای لەباری هەرێمی کوردستان وەربگرن. بەڵێ کاکیوە لە ماوەی ڕابردوودا و بەپێی بڕیارێک چیتر ڕێگە نادرێ هەنار یاخود چەند بەرهەمێکی تری کشتتوکاڵی بهێنرێتە ناوچەکانی هەرێمی کوردستان. پرسیارەکان بە دیاریکراوی ئەوەیە ئەمە تا چەند کاریگەری لەسەر بەرهەمی ناوخۆیە بێت؟ بەڵێ بابەتی قەدەغەکردن یاخود ڕێگەپێدان و دانانی باز لەسەر هاوردەکردنی بەرهەم لە سواتسەی یاسای پارێزگاریکردن لە بەروبوومە ناوخۆیەکان و پاڵپشتی داهاتی جوتیارانی هەرێمی کوردستانە. ئێمە لە ڕابردوو لەگەڵ حکوومەتی عێراق ڕوئیاکی هاوبەشمان نەبوو، هەرێکەمان ڕۆژمێری کشتتوکاڵیمان هەبوو بەیەکەوە کارمان نەدەکرد. بەڵام خۆشبەختانە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو لە سواتسەوەی ڕێخستنی ڕۆژمێری کشتتوکاڵی هاوبەش بەرەچاوکردنی جوگرافیا و کەشوهەوای هەرێمی کوردستان و عێراق و مەوسومی پێگەیشتنی بەروبوومەکانی سەوزە و میوە لە ناوەخۆی عێراق و هەرێمی کوردستان ئەو بڕیاران لە سواتسەی ئەو ڕۆژمێرە دراوە کە پەسەند کراوە لەلایەن حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕسای ئەو کراوە لەو کاتانی کە بەرهەمی ناوخۆیی جوتیاران پێ ڕادەگات ئێمە ئەو بەرهەمانە قەدەغە دەکەین یاخود بازی دەخینە سەر بۆی کەوا دەرفەت بدەین بۆ ساختکردنەوەی بەروبوومی ناوخۆی جموجۆڵی ئابووری کشتتوکاڵی لە ناو هەرێمی کوردستان و لە شارەکانی ناوەڕاست خواری عێراق و لەو کاتانێکەوە پێویستی بازاری هاوڵاتیان دابین ناکرێ ئێمە باز دەخینە سەر ئەو بەرهەمان یاخود باز لەسەر ئەو بەرهەمان هەردەگیرێ. ئەمانە هەمووی لە سواتسەوی یاسا ڕێکخراون لە سواتسەوی ئەو ڕێکارانە ڕێکخراون کەوا پارێزگاری لە بەرژەوەندی جوتیارانی بەڕێز و پارێزگایی لە بەرژەوەندی خاوەن پرۆژەکان و سەرمایه‌گوزارانی کشتتوکاڵی دەکا لە هەمان کاتدا چاودێریی باشە بۆ کوالیتی بەرهەمی تەندروست لە هەمان کاتدا بۆ چاودێری دابینکردی پێداویستەکانی هاوڵاتیان بۆی هەم لە هەمان کاتدا نرخ بەرز نەبێتەوە لە هەمان کاتیشدا جوتیاران و خاوەن پرۆژە و بەرهێنەرانی ناوخۆی هەرێمی کوردستان سوودیان پێ بکەن. باشە بەڕەسیوە عەلیە پرسم لە ئێستادا پەیوەندی و هەماهەنگی نێوان وەزارەتی کشتتوکاڵی هەرێم و عێراق چۆنە بە شێوەیەکی گشتی؟ بەڵێ ئێمە لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عێراق و تەنانەت لەگەڵ وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراقی چونکە ئێمە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان لە بەغدا لەگەڵ دوو وەزارەتی پەیوەندیدار ئیش دەکا. لەگەڵ هەردوو وەزارەتەکە ئێمە ڕێکەوتنی استراتیژیمان هەیە، یەکەم بۆ ڕێخستنی
ڕوئایەکی هاوبەش بۆ چارسەکردنی کێشەکان بە تایبەتی لە بەربوومی دانەوێڵا لە بابەتی سەوزە میوە لە بابەتی سامانی ئاژەڵی لە بابەتی شای سەدارایەکانی زوتیاران لە بابەتی ئاسانکاری و هەڵگرتنی ئەو ڕۆتیناتانەی لە نێوان زمزۆڵی بەرهەمی زوتیاران لە ناو دەربازەکاندا هەیە لە هەمان کاتدا لەگە وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق بەردەوام لەسەر خەتین بۆ دروستکردنی بەنداوی زیاتر لە هەرێمی کوردستان بۆ چاکسازیکردن لە بەنداوە استراتیژیەکانی هەرێمی کوردستان و بۆ ڕێخستنی یەک ڕوویە کە بریتە لە پارێزگاریکردن لە ئاسایشی خۆراک و ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان بۆ وەزارەتی کشتتوکاڵ ئەندامە لە ئەنجومەنی باڵای ئابووری و ئاسایشی ئاو لە عێراق کە بەردەوام کۆبنەوە دەکرێت تیمی تەکنیکیمان هەیە و ڕێکەوتنی هاوبەشەیە ناو کێشەکان دووبارە دیراسە دەکرێنەوە کە ئێمە مەبەستێکمان هەیەکەوە عێراق بکرێت عێراق و هەرێمی کوردستان ببێت یەک سەبەتەی خۆراک کەوا ڕساوی بەرژەوەندی ئابووری و زیادکردنی داهاتی ناوخۆی بکرێت و ڕساوی بەرژەوەندیەکانی جوتیارانی هەرێمی کوردستان و عێراق بکرێت وەکو یەک بەرژەوەندی هاوبەش بە شێوەیەکی گشتی. بەڵێ کاکی وا وەک بەڕێستان ئاگادارن پێنجشەممە و هەینی و شەمەی ڕابردوو فێستیڤاڵی هەنار لە هەڵەبجە بەڕێوەچوو. پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە ئەم فێستیڤاڵە گرنگی ئەم فێستیڤاڵە بۆ خاوەن بەرهەمەکان لە چیا خۆی بینێتەوە؟ بەڵێ جێگەی خۆی تیکەوە هەڵوەستە بکەین لەسەر بابەتی دێمین فیستیڤاڵی هەنار کە دەڵێن دێمین فیستیڤاڵی هەنار کەواتە زنجیرەیەک فیستیڤاڵی تر هەر لە فیستیڤاڵەکانی هەنار تا گەیشتنە زنجیرەی ژمارەدا بە چەندین مەرحەلە دا تێپەڕی بە چەندین ئالەنگەریدا تێپەڕیکەوە گەیشتنە لووتکەی ئەنجامدانی فیستیڤاڵێکی زۆر پێشکەوت و بە هەمانجی دام دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کشتتوکاڵ دەستەی ژینگە و هەموو ئەو فەرمانگەکان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی گرنگی فیستیڤاڵی هەنار لەوەدایەکەوە ئێستا لە دوای حەدەسی یەخڕووداوی عاشورا بۆنەی عاشورا دەتوانین برین یەکێکە لە گەورەترین کەرنەڤاڵ و یەکێکە لە گەورەترین فیستیڤاڵە گەورەکان لەسەر ئاسی هەرێمی کوردستان و عێراق و خەریکە دەبێتە براندێک لەسەر ئاسی ناوچەکە بۆ ئاوێتەکردنی سێکتەری کشتتوکاڵ و گەشتیاری بۆ بەنێوەندکردنی پارێزگای هەڵەبجە کە پێشتر هەڵەبجە وەکو سیمبڵێکی قوربانی و ڕەمزی شەهید ناسرابوو ئێستا لەمە دووە هەڵەبجە دەبێتە سیمبڵی ناساندنی بەرهەمی ناوخۆی سیمبڵی ناساندنی هەنار بە بازارەکانی ناوخۆی و ئاشناکردن و دابینکردنی کەشەوایەک بۆ گەشتیارانی هەرێمی کوردستان و تەنان وڵاتانی دەوروبەریش کەواتیان نوێنەرایەتی بەشداری کردیە. ئەگەر چەند ڕقەمێکی کورتر بۆ باز بکەم نزیکەی 300,000 هاوڵاتی سەردانیان کردووە چەندە کەشەوایەکی بارانایی هەبووە هەندێک گۆڕانکاری کەشوها هەبووە کە ڕەنگە وەکو پێویستی شاوڵاتیان نەوێرە دەرفەتیان بۆ نەڕەخسابی بچن بەڵام بەشداربوونی 300 هاوڵاتی لە 3 ڕۆژ و لە ملیارێک و 500 میلیۆن دینار فرۆشی هەبووە کە ئەمە یەکێکە لە ڕەخساندنی دەرفەتی ساختنەوەی بەربوومەکان و سوود ڕاستەخۆ بۆ خاوەن باخەکان بۆ جوتیاران بۆ خانمانی دەزڕەنجین بۆ بەربوومە کشتتوکاڵیەکان لە هەمان کاتدا زیاتر لە 200 کەناڵی میدیایی ناوخۆیی ڕۆژنامەوان میدیاکار ڕووماڵی ئەم فیستیڤاڵیان کردووە ڕاپۆرتیان کردووە تەختیان بابەتەیان کردووە بۆیە فیستیڤاڵی هەنار ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی کشتتوکاڵ دەیەوێ بۆ 11مین فیستیڤاڵ ساڵ بە ساڵ ئەم فیستیڤاڵە گەورەتر بێ کاری زیاتری بۆ بگیرێتە بەر وە بکرێتە نێوەندێکی زۆر گەورەی جیهانی. بەڵێ کاکی وەکەواتە منە لە قسەکانی بەڕێستەوە دوا پرسیارت ئاراستاکەم پرسیارێکم بۆ دروست بووە ئەگە بە کورتی وەڵام بیتەوە کەواتە فێستیڤاڵی هەنار لە هەڵەبجە تا چەند کاریگەری ئەبێ بۆی کە هەنار بە بازار بکرێت لە هەرێمی کوردستاندا؟ بەڵێ یەکێکە لە دەرفەتە هەر باشەکان کە ئێستا هەموو خەڵکی کوردستان و عێراق و دەوروبەر دەزانن کەەوە هەرێمی کوردستان خاوەنی باشترین هەنارە وەکو براندێکی کوردستانی عێراقی تەنان جیهانی. ئەمە یەکێکە لەو دەرفەتانە ئەگەر سیرکەین لە چەند ساڵی ڕابردوو هەناری ئێمە چۆ وڵاتی ئەمریکا چۆ وڵاتانی ئیمارات چۆ وڵاتانی یەکێتی ئەوروپا تەنانەت خودی قونسوڵی وڵاتانی ئەوروپا وڵاتانی ئەمریکا و دەوروبەر هاتوون بە زۆر بە تایبەت داوای هەناری هەرێمی کوردستانیان کردووە بە تایبەتی براندی هەڵەبجە کەەوە ئەمە یەکێکە لە دەرفەتە هەر گرنگەکان کەوا ناوچەی هەڵەبجە و دەوروبەری بکەینە دەرفەتی بە بازارکردنی هەنار و بە پیشەسازیکردنی هەنار بۆ شەربەتی هەنار و بۆ سرکەی هەنار و بۆ چەندین بەرهەمی ترکە لە بەرهەمی هەنار دروست دەکرێت بۆ ئێمە بەگەشتبینێکی زۆرەوە دەتوانین برین خاوەنی یەک لە زۆرە بەرهەمەکانین کە لە سەروی $5 چیلۆی $5 بەسەرەوە فرۆشراوە لە وڵاتانی ئەوروپا کە لە هەر شوێنێک ئەو بەرهەمی ئێمە دانرابێ خێرا لە بازارەکاندا نەماوە بۆیە خواستی لەسرە
کوالیتیەکەی باشە بەڵام هێشتا پێویستی بۆ یەکەوە زیاتر هانی جوتیاران بدەین و زیاتر ڕێکار و ڕێنماییان بۆ بگرینە بەر و ئاسانکاریان بۆ بکەین هەرچەندە ئێمە دەرفەتەکانی هەناردەکردنمان ڕێخستۆتەوە و دەرفەتەکانی وەبەرهێنانیشمان بە باشی کا لەسەر کرد بەڵام هێشتا پێویستمان بۆ یەکەوە سێکتەرە بەرەو فراوانتر ببین بۆی بیکەین ئەمری واقع لەسەر ئاسی هەرێمی کوردستان و ناوچەکە. بەڵێ بەڕێز هیوە عەلی وتەبێژی وەزارەتی کشتوکاڵی هەرێم سوپاس ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ مابوون سەرکەوتوو بن.